بەهیمەت و هەوڵماندووبوونی دوای 125 ڕۆژ بە گوژمەی 604 بلیۆن دینار توانیمان کارگەی ئۆکسسیژین لە دابیکردنی ئۆکسسیژین لە شاری کۆیە دەستنووی بەرەبرایەتی گشتی کۆیە بکەینەوە کە توانای ئەوەی هەیە پێداویستی بەردەوامی سنوورەکە دابین بکات لە ئۆکسسیژین کە ئیشەڵا پێویست ناکات و ئەوە هاوڵاتیانمان ناگەنە باردۆخێک کە بگاتە ئەوەی کە ئۆکسسیژینەکە بەردەوام ئیسیعابی خۆی و پێداویستی ڕۆژانەکەی دابین بکە لەگەڵ سێ شەبەکەی تەوزیع بۆ ناو خەستەخانە و بۆ نەشتەرگەری و بۆ کۆڕۆناکە لە هەمان کاتە ئەمریکی تایبەت بە پڕکردنەوەی بوتڵە غازەکان بۆ ئەو نەخۆشخانانە و یا سنووری شارەکە بەڕێبرایەتی گشتێکە لە تەختەق و لە دەوروبەر و ئەو شوێنانی کە پێویستی پێیەتی هیوادارین توانی بێتمان کەمێک لە پێداویستی و خەمی هاوڵاتیان لە بوارێکی ئێمەیە کە بواری تەندروستیە بکەین.